سڵاوی خی گەورەتان لێ بەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکانم ڕاز و باراتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادە کردوین ئەخوازیین تا تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرگوێگەن جوانترین سڵاوتان لێبێ و چەپکە گوڵی پڕ لە بۆن خۆشی ئەمەتان پێشکەش بێ و تەمەنای ژیانێکی پڕ لە ئاسوودەوی کامەرانیتان بۆ خوازین بەیانیەکی تر لە وەرزی پاییز لە خزمەتی ئێوە داین ومێ دەکەین ببینە گوڵی بۆن خۆشی نێو ماڵەکانتان و میوانێکی ڕۆح سووکی ماڵەکانتان بین. تەوەری بەرنامەی پەیامی ڕۆژ لە سێ تەوەری سەرەکی پێگاتەوە پرۆگرامەکە لە سێ تەوەری سەرەکی پێگاتوە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەوەرێکی ئاینیە بێ کاریگەری دەستپاکی لە حکومڕانیدا کە ئەمڕۆ بە جۆرێ لە جۆرەکان ناڵێن هیچ دەستپاکیەک لە کای حکومڕانی جیهان و کوردستانان نیە، بەڵام بە جۆرێ لە جۆرەکان ئەوەندە کاری دێ و گەندەڵی و قێزەون و بەهەدەردانی سەروەت و سامانی ئەم وڵاتە بینراوە کە کارە جوانەکانی ژیان نابینرێن یا کەس هەستیان پێ ناکات. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە بێ. تەوەری دومی بەرنامەکەمان کاردانەوەی سیستەمی خوێندنی بۆڵۆنیا پرۆسێس لە زانکۆکانی هەرێمی کوردستاندا. تەوەری دومی بەرنامەکەمانە بێ کە قسە لەسەر ئەو کاردانەوانەکەین کە بەرامبەرەوە سیستەمان. تەوەری سێمی بەرنامەکەمان قەدەغەکردنی فرۆشتنی جەبز لە قوتابخانە و حانوتەکانی قوتابخانەکاندا بە میوانداری شارەزایەکی بواری تەندروستی کە ئەم قەدەغەکردنە چ کاریگەریەکی هەیە بەتایبەت ئەوەی کە چەندین ساڵە دەگوترێت جەبز خواردنێکی خراپە و کاریگەریەکی بۆ کۆڵۆن و ڕیخۆڵە و نازام کۆمەڵێ نەخۆشی منداڵێ. ئەمانە کۆی ئەو تەوەرانن کە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ پێک دێنن. وڵاتیدان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. لە بڕگەی نرخی دراوەکاندا ئاشناتانەکەین بە ئەو گۆڕانکاری و جیاوازی و ئاڵوگۆڕانی کە بەسەر نرخی دراوەکاندا هاتوون با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بێت. دەچینە بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم ڕۆدا ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینەریان. حوتی دەی ساڵی 2001 وە کاردانەوەیەک دژی هێرشەکانی 11 سێپتەمبەر لەلایەن ڕێکخراوی قاعیدە و تاقاندنەوەی دوو باڵەخانەی گرنگی بازرگانی و ستراتیژی ئەمریکی سوپای ئەمریکا و هاوپەیمانەکانی هێرشەکانی خۆیان بۆ سەر ئەفغانستان دەست پێکرد و
فڕۆکە جەنگیەکانیان بۆردومانی شارەکانی قەندەهار و کابوڵ و مەزار شەریفی ئەفغانستانیان کرد و کۆتاییان بە حوکمی بزوتنەوەی تاڵیبان هێنا. حوتیدەی ساڵی 1970 کۆشی دوایی شاعری گەورە و هەستناسکی کورد تاهیر بەگیجاف، ناوبرا و کوڕی وەسمان پاشای جاف و عادیلە خانم و برای ئەحمەد موختار جافی شاعیرە، یەکێکە لە شاعیرە هەستناسک و نیشتیمان پەروەرەکانی کورد. حوتیدەی ساڵی 1970 دوای ڕۆژێک لە تیرۆرکردنی ئەنوەر ساداتی سەرۆکی کۆماری میسر لەلایەن خالید ئیسلامبولیەوە، ئەنجومەنی گەلی میسر ڕەزامەندی دەربڕی بە شوێنگرتنەوەی ناوبراو لەلایەن محەممەد حوسنی مبارەکی جێگریەوە کە ناوبراو لەو پۆستە مایەوە بۆ ماوەی 30 ساڵ و گەلی میسری بەرەو هەژاری و دواکەوتوویەکی زۆر برد و تەواوی جومگە گرنگەکانی سیاسی و ئابووری و دیبلۆماسی ئەو وڵاتی بۆ خۆی و نزیکەکانی قۆرخ کرد و میسری خستە ژێر قەرزێکی زۆرەوە و چەندان ڕێکەوتنی ناچارانەشی لە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیل پێمۆر کرا کە کاری دەکردە سەر ئازادی و سربەخۆیی گەلی میسر. حوتیدەی ساڵی 1952 لە دایکبوونی ڤلادیمێر پۆتینی سەرۆکی ڕووسیای فیدراڵی کە لە ئێستادا تەمەنی 67 ساڵە و لە پۆستەکەشی بەردەوامە، پۆتین یەکێکە لە جەمسەرە گرنگەکانی ململانەی سیاسی و ئابووری لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەردەوام پشتگیری ئەو وڵات و گروپانە دەکات کە نایارەتیان لەگەڵ ئەمریکادا هەیە. حوتیدەی ساڵی 1970 کۆچی دوایی نووسەر و ڕۆشنبیر و خەباتکاری کورد دکتۆر نورەتین زازا لە شاری لۆزانی سویسرا و لە تەمەنی 69 ساڵیدا ناوبرەو ساڵی 1990 لە وڵاتی تورکیا لەدایک بووە و یەکێک بووە لە ڕۆشنبیر و نووسەر و خەباتکارە دیارەکانی کورد و بۆ گەیاندنی هەستی نەتەوەی خۆی چەندان جار زیندانی کراوە و چەندان وڵات گەڕاوە. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم، تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کاریگەری و گرنگی دەستپاکی لە حوکمڕانیدا. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام تاکێک پەروەردەکە کە بە هەستێکی بەرزی ئەخلاقیانەوە بەرامبەر بە تەواوی ئەو پێدراوانەی کە دێنە بەردەستی یا تەواوی ئەو شتانەی کە لە بەردەستی خەڵکدان هەمیشە دەستپاک و بەرپرسانە مامەڵە دەکات، چونکە چاوی لە قیامەتە و هەمیشە چاودێریەکی خوای بەسەریەوێتی. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە هەم ئامۆزای پێغەمبەری پێشەوامانە هەم یەک چوارەمین خەلیفەی بەڕێزیانە، دەفەرمێت ئەگەر پڕ بە ژوورێک زێڕ و درهەمم لەلادا بنێن ساڵی ئایندە و لە هەمان کاتدا وەرنەوە لام بە هەمان شێوە ئەگەر زیادی نەکرد بێ کەمی نەکردووە تەسلیمتان یەکەمەوە. ئیسلامی پیرۆز هەمیشە بەم چاوە سەیری تاکەکانی کردووە، تاکەکانی پەروەردە کردووە، تاکەکانیش بە جۆرە لە جۆرەکان بە هەستێکی بەرپرسانەوە سەیری مڵکی گشتی یان سەیری دارایی گشتیان کردو. بۆیە لە سیستەمی شورا و ڕاوێژی ئیسلامیدا هەمیشە بەیتولماڵ دیار بووە و لە دەستی تاکە کەسێک یا بەرپرسیا کار بە دەستێکدا نەبووە، کە لە ئێستادا بە پێچەوانەوە لەم سەردەمەدا دەبینین کە دارایی حیزب و دەوڵەت کەس نازانێت لایکەیە و کۆمەڵێ لە بنەماڵە و مافیاکانی دەسەڵات بۆ خۆیانیان قۆرف کردووە. بۆ قسەکردن لەسەر کاریگەری دەستپاکی لە حوکمڕانیدا و ئاینی پیرۆزی ئیسلام چه چارەسەرێکی بۆ ئەم گەندەڵی بە هەدەردانی سەرۆت سامان لەم سەردەمەدایە، میوانداری زۆر بەڕێز مامۆستا وریا زەڵمی بانخواز و زانای ئاینی مەکتوب. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆم دەرفەتە. زۆر بەخێر بێ. سەرەتا ئەگەر باسێکی دەستپاکیمان بۆ بکەیت لە حوکمڕانیدا بزانین چییە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سەرەتا سپاس و دەستخۆشی بۆ جەنابتان بۆ ئەم بەرنامەیە کە بەرنامەیەکی زیندووە، بەرنامەیەکی ڕۆژانەیە، خەڵکێکی زۆر متابعەیەکە. سپاس و دەستخۆشی بۆ برایانین کە لە پشتی کامێرن، بۆ برایانین کە لە کۆنتڕۆڵن و بۆ تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام. لێرەشەوە سپاس و ڕێزم بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر شوێن جێگایەک متابعەیان بەرنامەیەکەن. بێگومان چەمکی حوکمڕانی فراوانترە لەگەڵ حوکمڕانی ئەگە دەستپاکی لێ بکەیتەوە
بەڕاستی هیچ بەهایەکی نامێنێ. چەم کە فراوانەکەی ئەوەیە بواری دەسەڵاتی ئیداری، دەسەڵاتی قەزایی، دەسەڵاتی یاسایی هەموو ئەمانە لە خۆگرێ و بەکارهێنانی تەواوی توێژەکانی کۆمەڵگا هاندانیان تواناکانیان بخیتە گەڕ بۆ ئەوەی کە حکوومەتێکی ڕەشید حکومڕانیەکی ڕەشید و دەستپاک بێتەکایەوە پێویستمان بۆ هەیە کە ڕێز لە تەواوی بیر و بۆچوونەکان بگیرێ، پێویستمان بۆەوەیە کە توانای مرۆڤەکان سوودی لێ ببینرێ، پێویستمان بۆ هەیە کە شەفافیت لە ئیشوکارە هەبێ. ئەمە چەمکی حکومڕانی فراوانتر لە چەمکی حکوومەت بۆیە بەتایبەت ئەو سێ بابەتە گرنگەی کە بابەتی یاساییە، بابەتی جێبەجێکردنە، بابەتی قەزاییە کە ئەمانە لە هەر وڵاتێکە بوونی نەبێ و حکوومەتە با بڵێن حکوومەتێکی فاشل و دواکەوتووە. بۆیە ئێمە پێویستمان بەوە هەیە لە ڕوانگەی ئیسلامەوە باسی دەستپاکی لە حکومڕانیە بکەین. بێگومان کۆمەڵێک بنەما و کۆمەڵێک پێوەر و کۆمەڵێک خەسڵەتی گرنگ و پیرۆزی هەیە کە ئینشاءڵڵا لە مەودای بەرنامەکە ئیشارەیان پێ بکەین. کەواتە گرنگترین ئەو پێوەر و خەسڵەتانە چین کە لە حکومڕانی ئیسلامیدا؟ گرنگترین پێوەرەکانی دەستپاکی لە حکومڕانیە زۆرن، ڕەنگە ئێمە مەودای باسکردنی هەموویمان نەبێ، لەوانەیە جەنابیشتان لە بەرنامەکانی ڕابردووایان لە داهاتووە هەر جارەی جەخت لەسەر چەمکێکی بکەنەوە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە، ئەوەی کە زۆر باسی لێوە کرێت کە ئیسلامی پیرۆز زۆر جەختی لەسەر کاتەوە ڕاستگۆییە. ڕاستگۆیی لە قسەکردندا، ڕاستگۆیی لە کردارە، ڕاستگۆیی لەگەڵ خوای پەروەردگار، لەگەڵ گەلە و ڕاستگۆیی لە نیەتە، ڕاستگۆیی لە بڕیارە، ڕاستگۆیی لەگەڵ ئەو وعد و بەڵێنانی کە بە خەڵک ئەدرێ. هەر کاتێک ئەم پێوەرە گرنگە جێبەجێ کرا، کاری لەسەر کرا، ئەوە بەڕاستی ئەبێتە بنەمایەکی محکەم، ئەبێتە پایەیەکی گرنگ بۆ دەستپاکی لە حکومڕانیە. ئەگەر تەماشای قورئان بکەین کاتێک کە خوای پەروەردگار ڕوو لە ئیماندارانەکە مسلمانانە فەرمی یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. ئەوانین کە ئیماندارن تەقوای خواتان هەبێ و لەگەڵ ئەوانەشا کە ڕازگۆن تەعامل و هەڵسوکەوت و مامەڵەی ڕۆژانتان لەگەڵ ئەوانە بکەن. و پاشان کاتێک خوای پەروەردگار نمونەی پێغەمبەران لە قورئاندا دەهێنێتەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، کاتێک کە ئەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم باسی پێغەمبەران بۆ ئومەتەکەی خۆت کرد، لە باسی پێغەمبەر ئیبراهیمە فەرمێ واذكر في الكتاب إبراهيم إنه كان صديقا نبيا. يعني تماشا بکە خوای پەروەردگار ڕاستگۆیەکەی پێخوتۆتە پێش پێغەمبەرایەتێکە. ئەی محەممەد باسی ئیبراهیم بکە بۆ ئومەتەکەت چۆن بووە، کەسێکی ڕاستگۆ بووە و پێغەمبەریش بووە. لە باسی پێغەمبەر ئیسماعیل بە شێوازێکی تر ئەهێنێ فەرمێ واذكر في الكتاب إسماعيل إنه كان صادق الوعد وكان رسولا نبيا. يعني خاوني بەڵێن بووە، خاوەنی بەڵێن بووە، ئەو بەڵێنی کە خوای پەروەردگار مەسەڵەن حەزی ئیبراهیم خەوە بینێ لە خەویا بێ سەری ببڕێ، ئەو ئامادە بوو، ئامادە و بۆ سەربڕینی خۆی، کەواتە ئەم بەڵێنی جێبەجێ کردووە. لە باسی زۆرێک لە پێغەمبەرانە کە ڕەنگە ئێمە باسکردنەوەمان نەبێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە دوو صیفات ناسراو بوو پێش ئەوەی کە وەحی بۆ بێ، پێش ئەوەی کە ببێتە پێغەمبەر، کە ئەویش الصادق والأمین، ڕاستگۆ بووە، دەستپاک بووە. کەواتە ئێمە یان کاتێکە باسی پێغەمبەر یوسف کرێت لە قورئانە یوسف ئەیها الصدیق، ئەی ئەو کەسێک کە ڕاستگۆیت. کەواتە ڕەنگە نمونەی بەرجەستی زۆرمان لە قورئاندا هەبێن کە خوای پەروەردگار جەخت لەسەرەوە کاتەوە کە گەورەترین بنەما بۆ حکومڕانیەکی ڕەشید، بۆ حکومڕانیەکی کامڵ و ڕاست و دروست، بۆ ئەوەی مرۆڤەکان بە ئازادانە بژین، بۆ ئەوەی مرۆڤەکان مافیان زەود نەکرێت، بۆ ئەوەی مرۆڤەکان ینی دڵخۆش بن بەو حکومڕانی ڕەشیدە. پێویستمان بۆ هەیە کە هەنگاوی یەکەم ڕاستگۆی بێتە بنەمای سەرەکی و پاشان دوای ڕاستگۆیش زۆر شتی تر هەیە. یەکێک لەوانە دڵسۆزی، یەکێک لەوانە شەفافیت، یەکێک لەوانە ئەوەی کە ئینسان ئەگاتە ئەو مەکانەتە بە حەقی خۆی بگاتەوە شوێنە، نەک لە ڕێی خزمێنە و حیزبایەتی و فڵان مەکتب سیاسی فڵان حیزب ئەبێ فڵان پۆست وەرگرت لە کاتێکدا کە ئەلفوبایەکی لێ نازانێت کە ئەمە ئەبێتە مایی شکست خواردنی ئەو دەوڵەتە. بۆ ئێمە گە تەماشای وڵاتان بکەین، زۆرێک لە وڵاتان لەوانەیە دەوڵەتی دینیش نین، ئیسلام بەرنامەیان نییە، بەڵام لەبەرەوە ئەو دەستپاکییان هەیە، لەبەرەوە ڕقابە و چاودێریان هەیە، لەبەرەوە کە تا ڕادەیەک نزیکن لە عەدالەت و دادپەروەریەوە. وەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ قەولێکی مەشهوری هەیە فەرمێ دەوڵەت ئەگەر چی کافریش بێ، بەڵام ئەگەر عەدالەتی بەرپا کرد چەسپاندی دادپەروەری ئەوە دەوامی هەیە و مێنێتەوە. بەڵام دەوڵەتێک ئەگەر ئیسلامیش بەرنامەی بێ، عەدالەت و دادپەروەری تیانە بێ،
ئەوە تەمەنی کەم و کۆتایی پێدێ ئەوە تقریبا ئەوانی کە زۆر پێویست بێ مثلا ڕاستگۆییە دڵسۆزیە و خەم خواردنە لە میلەت ئەوەیە کە ئینسان کە چووە هەر پلە و پۆستێکەوە ئیتر خۆی بەجیا نەزانێت لە خەڵک تەعامل دڵسۆزی لەگەڵ خەڵکە تەعاملێکی ئاسایی بێت زۆر باشەکەواتە دەستپاکی لە حکومڕانیدا چ گرنگیەکی هەیە و چ سوودێک دەبەخشێت گەورەترین گرنگی لە حکومڕانیە بە دەستپاکی و بە ڕازگۆیی و دڵسۆزی دەست پێەکە گەرەمانی لێ بکەیتەوە بەڕاستی هیچ بەهایەکی نامێنێ ئێمە ئێستا گیرۆدەی چین لە وڵاتە یعنی وڵاتێکی وەکو عێراق لەسەر بەحری نەوتاژی يعني بحری نەوتە لە عێراقا لە کوردستانە بەڵام ئەبینی میلەتەکەی ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی بێکاری زۆرترە بێ ئەمە هۆکارەکەیەوە بۆ گەڕێتەوە کە ئەو خەڵکەی کە جڵەوی دەسەڵاتی لە ئەستۆگرتووە دڵسۆز نییە خەمخۆر نییە دەستپاک نییە ڕازگۆ نییە لەگەڵ بەڵێنەکانیە بۆ خەڵکی داوە بەتایبەت لە کاتی هەڵبژاردنەکانە ئەو وعد و بەڵێنی کە بە خەڵک دەدرێ بەڵام دوای کە چووە سەر و شوێنی خۆی کە مەنسەبەکەی وەرگرت هیچ نرخ و بەهایەک بۆ میلەتیش دانانێ ئەبینین ئێستا کە عێراق بە قۆناغێکی زۆر هەستیارا تێپەڕێ و بەتایبەت ئێستا کە لە زۆرێک لە محافەزەکانی عێراقا ئەو هەموو خۆپشاندانە هەیە کە ئەو هەموو کوژرا و برینداری لەکەوتوێتەوە سەرنجامەکەی بۆچی گەڕێتەوە بۆ ئەوە گەڕێتەوە کە دەستپاکی نییە بۆ ئەوە گەڕێتەوە کە ڕازگۆیی نییە بۆ ئەوە گەڕێتەوە کە شەفافیت نییە لە داهاتی وڵاتە وەکو ئیشارەم پێکرد مەسەن ئەو هەموو نەوتە کە ئەڕاتە دەرەوە وڵاتی وا هەیە وڵاتی وایە کە ڕەنگە وڵاتەکانی دەوری بە زۆرێکیان گەڕابین کە خاوەنی نەوتیش نییە بەڵام ببینی خەڵک نەبرمیلی نەوتی هەیە نەبتڵی غازی هەیە نەتەنکی ئاوی هەیە یعنی بە شێوازێکی زۆر سروشتی و جوان ئەو وڵاتانی کەم بۆ نمونە لە تورکیا لە سعودیە لەو شوێنانی کە گەڕاوین کە ئەبینین بەڕاستی لەو پەڕی پێشکەوتنان لەگەڵەوەشا کە خاوەنی نەوتێکی واژ نین هۆکارەکەی ئەوەیە کە تا ڕادێک ڕقابەی چاودێریان هەیە و دەستپاکن لە ئیشوکاریانە ناشڵێن لە 100% بە مطلقی بەڵام ڕێژەیەکی فراوان ئەو دەستپاکێ لە حکومڕانیانە ڕەنگی داوەتەوە بۆیە توانم بڵێم هاوڵاتیەکانیش سوودیان لەبینی بەڕێستان پێتان وانە ئەگەر بوونی دەستپاکی لە حکومڕانیدا هەبێت بۆجەیەکی باشە خۆ دەتوانین بڵێن داهاتێکی باش دەهێڵێتەوە بۆ حکوومەت بێگومان ئەگەر ئێمە ئێستا تەماشا بکەین گەنجولاوەکانمان بەداخەوە بەلێشا و ڕێگای مەرگە گرنەبەر زۆرێکیان لە دەریاکانە هەر نقم و نخرۆ بن لە ناوە چەند جەنازەکەشیان نادۆزرێتەوە بەڕاستی ئەگەر خەڵک دڵی بە وڵاتی خۆی بە نیشتیمانی خۆی بە حکوومەت و حکومڕانی خۆی خۆش بێ هیچ کاتێک ئێرە بەجێ نایڵێن کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام بە فەرمانی خوا مەکە بەجێ دێڵێ ڕووە کاتە مەکە یعنی لە دوورەوە ڕووە کاتە مەکە فەرمێ واللهی ئەگەر قەومەکەم دەریان نەکردمایە ئەوەندە خۆشەویستی بەلامەوە ئەوەندە خاکێکی پیرۆزی هیچ کات بەجێم نەهێشتی بەڵام بەڕاستی ئێمە ناڵێن ڕاستەوخۆ خەڵک دەرکراوە بەڵام هۆکارەکان سەبەبەکان واکەن کە گەنجولاوەکانمان نەتوانن پرۆسی هاوسێرگیری پێک بێنن کچەکانمان بقێرەی بمێننەوە گەنجەکانمان بمێننەوە و وڵات تووشی پشێوی و ئاڵۆزی و خراپە و تاوان ببێ هۆکارەکەشی نەبوونی ئەو دەستپاکیە لە حکومڕانیە نەبوونی ئەو ڕازگۆی و متمانە و ئەوەیە کە بەڕاستی لە وڵاتە وەکو پێویست بەدی ناکرێ و نایبینین کەواتە بوونی ئەم دەستپاکیە لە حکومڕانیدا لە وڵاتی ئێمەیە تەنها دروشمە بەتاکید هەر دروشمە گەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو لە سەردەمی خەلیفەکانی ڕاشیدینە ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ چونکە ئەوانە بەڕاستی پەروەردەی دەستی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم بەڵام لەگەڵەوەشا خۆ ئێمە چوار خەلیفەی ڕاشیدمان هەیە ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی بەڵام ئەوەندەی کە باسی عەدالەت و دادپەروەری و حکومی ڕەشیدی ئیمامی عومەرەکرێ ئەوانتر بۆ شێوە باز ناکرێن و ئەوانیش دەوانێ دەسەڵاتێکی باشیان جێبەجێ کرد بێ بەڵام ئەو حکوومەتە ئەو حکومڕانیە ڕەشیدەی کە ئیمامی عومەر لە ماوەی حکومڕانی خۆیدا لە ماوەی خلافە و جێنشینەتی خۆیدا جێبەجێیەکە ئەبینی تەواوی سەرزەوی ئەگرێتەوە لە ماوەی خلافەی ئەودا مەسەلەن وڵاتی فارس عێراق شام مێسر بێت المەقدس سەدەستان کوێ ئەمانە هەموو فەتەحکرێەوە عەدالەت و دادپەروەری ئەگاتە پلە و ئاستێک زەکات کۆکەنەوە هیچ کەسێک زەکاتی پێ ناشە ئیمامی عومەر خۆی نەبێ ئەمە گەورەیە بەڕاستی بەداخەوە ئێمە ئێستا ئەوانی کە ئەبنە پەرلەمانتار ئەوانی کە ئەبنە وەزیر ئەوانی کە ئەبنە دەسەڵاتدار
ئیتر هایلایف ئەژین ئیتر خەریکی سیارە گۆڕین و ڤێلا و باخ و ژنی دووەمهێنان و کە بەڕاستی ئەمانە کارەساتن لە وڵاتە ئەمانە کارەساتن بە تایبەت مەسەلەن ئێمە کە خەڵکێکی فەقیر و هەژارمانەیە ینی خاوەن پێداویستە تایبەتەکان مانگی 50,000 یانەیە پێیان ڕەوا نابینن زۆر جار ئەیان بین دێنە سەرجادا بۆ مافی ڕەوای خۆیان کە 50,000 دینارە 50,000 دینار بەشی کاتی ڕۆژێ کاتی مانگێکی بەرپرسێک ناکە کەواتە ئەمە هۆکارەکەی هەمووی بۆ وەگەڕێتەوە ئەم دەستپاکیە لە وڵاتی ئێمە بەڵێ دروشمە وەکو پێویست کاری پێ ناکرێت و نمونەی بەرجەستە و زیندویشمان زۆر زۆرە بۆ نمونە ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز کە بە خەلیفە و جێنشینی پێنجەمی مسلمانان ناوسەت کراوە تەماشای بکە تەمەنی 37 ساڵە یعنی لەو پەڕی گەنجەتیایە 2 ساڵ خلافی گرتوتە دەست لە ماوەی ئەم 2 ساڵە تەواوی سەرزەوی دادپەروەری تیا بڵاو بۆتەوە یەکەمین کەسێک لەکوێوە دەچی پێکرد لە خێزانی خۆیەوە کە فاتیمە بوو ئەم فاتیمەیە کچی مەلیکە باوکی مەلیکە مامی مەلیکن هەموو ئەمانە بەڵامە بینی ئەو هەموو خشل و زێڕ و ئاڵتنی کە هەیبووە لێ وەرگتوتەوە لەبەرەوە لە خۆیەوە دەست پێ کردووە زۆر باشە ئەو دەستپاکی کە لە ئیسلامدا باس دەکرێت لە حکومڕانیە کە کارێکی سەرکەوتوە بێت ئایا لە ئێستادا ئیسلام دەتوانێت چاکسەری هەموو ئەو گەندەڵیانە بکات کە لە سەر جەمدام و دەستگا و بگرە لە فەرمانڕاوی لە حکومڕانی ئێستاشدا دەکرێت بێگومان هۆکاری سەرەکی دواکەوتنی وڵاتانی بەناو ئیسلامی و بە تایبەت خۆشمان دوورکەوتنەوەمان لە بەرنامەی ئیسلام هەر کاتێک بەرنامەی ئیسلام ببێتە پێوەری سەرەکی کارەکانمان ببێتە بەرنمەیەکی ڕاست و دروستی خۆمانی بزانین و بە پێی پێوەرەکانی قورئان ئاەتەکانی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بجوڵێنەوە و لە ژیانی ڕۆژانی خۆماندا بەرجەستیان بکەین ڕەنگ بدەنەوە بێگومان حکوومەتێکی ڕەشید و دەستپاک و حکوومەتێکی ڕازگۆ دێتەکایەوە و دەبێتە مای دڵخۆشی تەواوی چین توێژەکان و هەموو ئینسانەکانیش بە هەموو جیاوازی بیرروبۆچوونەکانەوە لە ژێر سایە و سێبەری ئیسلامێکی ڕاست و دروستە ئاحەسێنەوە لە سەردەمی پێغەمبەران لە سەردەمی خەلیفەکانی ڕاشیدینە خەڵک بۆ مەسیحی بووە خەڵک بووە مەسەلەن بە ئاشکرا جوولەکە و نەسڕانی بوون لەژێر سایە و سێبەری ئیسلامە بۆ خۆیان دانیشتون بەڵام لە کات بە مەرجێک کە زەرەر و زیانیان بۆ مسلمانان و بۆ حکوومەتی ئیسلامی نەبێ بەڵێ هەر کاتێک ئیسلام بووە بەرنامەی ژیان و بووە سەرچاوی یاسادانان بە تەواوی یاساکان لە قورئانەوە سەرچاویان گرت بێگومان ئەبێتە مای دڵخۆشی هاوڵاتیان و بێگومان بەڵێ چارەسەری تەواوی کێشە و مەشاکیلەکانی لە ئیسلامەوە ئەکرێ زۆر باشە ئێمە دەوڵەتێکی یان میلەتێکی موسڵمانین کە حکوم دەستپاکیش لە حکومڕانیدا پایەکی گرنگە کەواتە بۆچی هۆکارەکەی چییە کە نابێتە ئەولەویەت لە کاری حکوومەتدا بەداخەوە ئێمە حکوومەتەکەمان ئیعلانی ئەوەی نەکردووە کە بڵێ ئێمە حکوومەتێکی ئیسلامین و ئەوانش کە جڵەوی دەسەڵاتیان گرتوتە دەست بە ئاشکرانی بە عەلەنیەڵن کە ئێمە عەلمانین و ئەوەش کە لە پەرلەمان و لە کە سیاسیەکانە کاری لەسەر ئەکرێت لەسەرەوەی کە با ئیسلام سەرچاوی یاسادانان بێ ئەوە زۆرینی میلەتەکە مسلمانە یعنی ناشکرێت خۆتەوە زۆرینی میلەتەکە مسلمانە بەنادیدەی بگریت و حسابی بۆ نەکەی تەماشا بکە پێغەمبەری یوسف سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کاتێک کە مەلیک بانیەکە ئەفەرمێ وقال ائتوني به أستخلصه لنفسي فلما كلمه قال إن لدينا مكين أمين كاتك بانيكا لنزيك ودواي وناوباني بيستوا لخون أزاني بياوي الراسكوية كلنزيك بيتو دواي وهم چند صالة سجنا زندان به بلام كاتك كلمة كقصاك بەپیاوێکی گەورەیەتە بەرچایڵێت تۆ لە ئێستا بەدواوە مەکانەتێکی گەورەتەیە لای ئێمە و کەسێکی ئەمینیشی لای ئێمە کەسێکی دەسپاتی ئینجا فەرمی قال اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم خۆی داواکە ئێستا بەداخەوە ینی گەر لە وڵاتی ئێمە خۆت داوای مەنسەبێک داوای شتێک بکەی لەوانەیە بڵێن ئەمە حەزی لە مەنسەب و لە پلۆپایی ئەوەیە بەڵام پێغەمبەر یوسف خۆی داوای کرد بۆ داوای کرد لەبەرەوە خەزێنەی میسر نەکەوێتە بەردەستی کەسێک کە دەستپاکیتیانەکە کە نەی پارێزێ کە نەزانێت چۆن سەرفی بکات کە شوێنی خۆی نەگرێ بۆیە بەڕاستی گرنگە خەڵکە دەستپاکەکان دەستنیشان بکرێن بۆ شوێنە چاکەکان ئێمە خەڵکیشمان هەبووە هەر لەم حکومڕانی ڕابردووانە خەڵکی باشمان هەبوو وەزارەتیان گرتوتە دەست و جێدەستیان دیار بوو مای دڵخۆشی میلەتیش بوون زۆر باشە مامۆستا قسەیەکێ دەڵێ ئاژەڵەکان لە برسێتیا بنە دڕندە بەڵام مرۆڤەکان لە تێدێتی ئابینین قەت نەمان بینیوانی فەقیرێکە ژارێ لە فەرمانگەیەکە دەستپیس بێ یان بۆ منە سەروەت و سامانی خەڵک بۆ خۆی بەکاربێنێ بەڵام دەبینین هەرچی بەرپرسی ئەم وڵاتەیە ینی بەسەر خوێنی خەڵکەوە ینی لەوە چێ
بەشی کوڕا و کوڕیشیان خەزن کردووە لە vێلا لە پارە لە بیرە نەوت و لە زۆر شتی دیکە بەڵام بۆچی لە دەوڵەتی ئیسلامیە کاتێ بەراوردی یەکەین هەمیشە والیەکان و خەلیفەکان برسی بوون و خەڵکەکە بەجۆی لە جۆرەکان ینی نەیان بینیوە کە خەلیفەکان خەڵکانی دەستپیس و دز و گەندەڵ بوون بەڵام لە ئێستاە خەڵک دەبینین لەوە چەند دەیان بیرە نەوتی هەبێت دەیان vێلای هەیە دەیان باخ و دۆنمی بۆ خۆی داگیر کردو بۆچی لە هەرێمی کوردستانە دەوڵەمەندەکان یا بەرپرسە زۆر دەوڵەمەند و زەبەلاحەکان کەوتونەتە خوێنمژینی خەڵک قولێک هەیە وترێ متى يستقيم الظل والعود أعوج دارێک ئەگەر خۆی لار بێ چاوەڕێی سێبەری ڕێکی لا ناکرێ سێبەرەکەشی لارە لە کوردەواری خۆشمان ناوترێ ئەگە سەرچاوە لێڵ بوو ئەگە سەرچاوە لێڵ بوو ئەو جۆگانش کە لێ ئەبنەوە هەمووی هەر بە لێڵی ئەڕوە تۆ مادەم لەسەرەوە بە لێڵی دێ هەر بە لێڵی ئەڕوە بۆیە بەڕاستی ئەمە نمونەی هەندێک وڵاتیش هەیە وەکو ئەوترێ خەڵکەکەی باشەشین لە جێوێکی زۆر باشان کە پرسیاریان کردووە هۆکارەکەی هۆکارەکەی ئەوەیە ڕئیسەکەیان مەلیکەکەیان سوڵیان بووەکە ئێمە لە سەردەمانی پێشوا وەکو ئیشارەم پێکرد کاتێک کە زەکات کۆکرێتەوە تەنها خەلیفە پێشێ تۆ ئێستا بێنە بەراوردی کە لەگەڵ ئێستای دنیا زۆر جیاوازە ئاسمان و ڕسمان جیاوازە بۆیە بەڕاستی زلهێزەکانی ئەمڕۆی دنیا پێغەمبەری خوا قەولێکی حەدیثێکی هەیە فەرمێ سروشتی مرۆڤ هەمیشە بە هیچ تێر نابێ ئیلا بێ و گڵە تێریکە ئەگەر داوای شیوێکی تریشەکە زۆر باش سروشتی مرۆڤ وایە ماوەسا کۆتا پرسیارم زۆر بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە کاتێکە وەکوڵێ ڕەخنە یان بابەتە یان ماوەسایکیانی باز لە گەندەڵی و بە هەدەردانی سەروەت و سامان و هێنانی هونەرمەندی بیانی و تێرکردنیان لەیان دەسەڵاتدارانی کوردستانکردنەوەی کۆمەڵێ ڤیستیڤاڵ و شتی بێتام کە بە هیچ پەیوەندێکی بە کەلتور و ڕەسەنایەتی کوردەوە نیە کاتێکە ئەم ڕەخنانە گیرێ ئەوان خەباتی شاخ و خوێنڕێژی خۆیان و خەباتی ڕابردوی خۆیان بە ئێمە ئەفرۆشنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایەک دەنێرێ بۆ کۆکردنەوەی زەکات کە دێتەوە هەندێک شتی بۆ خۆی گلداوەتەوە دەڵێ ئەمە بە دیاری بۆ خۆم دانراوە پێغەمبەری پێشەمان کابرا بۆچی ناچێت لە ماڵی باوکی دانیشێ بە ئەو دیاری و هەدیە و سەدەقاتانەی بۆ بێ ئایا بۆ نمونە فرۆشتنەوەی خەبات وەکوڵێ دەستپیسی و گەندەڵیەکانی خۆت وا وێنا بکە یان وا پەردەیەکی جوانی بەسرا بدەی بڵێ من خەباتم کردو من خوێنم ڕژاندو من ئارەقم ڕژاندو بۆیە ئێستا گەندەڵم و سەروەت و سامانی میلەت بە هەدەرەدەم ئایا ئەمە هیچ شتێکی ڕەوایەکی تایە کاتێک کە تۆ هیچ کەسی هێندەی پێغەمبەری پێشەوامان ماندوو نەبووە و لەسەر حسابی بانگەوازەکەشی لەوچێ بچووکترین شتی بۆ خۆی و ماڵ مناڵەکەی گل نەداوەتەوە ئیمامی عومەر بەو هەموو عەدالەتەوە پیاوێک بووە کە پێغەمبەری خوا فەرمێت لە هەر شوێنێکەوە بڕوا شەیتان ناوێت لێەوە بڕوا ئەوەندە پیاوێک گەورە بووە چەندین ئاەت لەسەر هەڵوێست و مووقیفی ئیمامی عومەر دابەزیەوە باشە لە یەکێ لە قەولەکانیان فەرمێ دەستخۆشی لەو کەسە ئەەکەم کە هەڵەکانم بە دیاری بۆ مەهێنێ خۆی ئەسڵ وایە ئینسان بەڕەخنە گەورە بێ نەک هەست بۆ بکا بڕووقێ ئێمە لە وڵاتی ئێمە کە ناتوانی وەکو پێویست ڕەخنە بژری وەکو ئیشارەت پێکرد بڵێ خەباتی شاخ و خوێن ڕۆشتن و ئێمە ئینکاریەوە ناکەیت ئەم میلەتە خەباتی زۆری بۆ دراوە بەڵام ئەم خەباتە بۆ ئەوە نییە کە تۆ ئەمڕۆ هاوڵاتیەکانی خۆت مافیان زەوتکەی دەستخیتە قوڕیانەوە دەستخیتە داهاتیانەوە خۆت چۆن های لایف بژی چۆن بتەوێت دەوڵەمەندبی پارەکان بنێتە دەرەوە بۆ بانکەکان بەڵام خەڵک نان نەبێ بخوا خەڵک لە برسێتیا سەر بنێتەوە خەڵک لە برسێتیا مەسەن لە نەبوونی و هەژاریە لەگەڵ خێزانیا جابێتەوە مناڵی بنێرێتەوە بۆ ماڵە خەزوری ئەمە بەڕاستی ئەمە ئەو پەڕی بێئینسافیە و ئەوانەی کەن بەرامبەر بە میلەتی خۆیان بەرامبەر بە هاوڵاتیان بۆیە من پێم وایە ئەبێت ڕەچاوی ئەوەش بکرێ بێ ڕەخنەش بگیرێ هەر کاتێکی ڕەخنە گیرە ئەو کاتەوە میلەتێکی زیندووە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا وریاد زەڵمی مامۆستایانی زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ تای سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ ئومێد دەکەین ئینشاءڵڵا توانی بێتمان سوودێکمان گران بێت زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە وڵاتە دووبارە سڵاو ئازیزان لە تەوەری دووەمدا پێتان گەشتینەوە تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کاردانەوەکانی سیستەمی خوێندنی پۆلۆنیا پرۆسس
لە زانکۆکانی یاریمی کوردستاندا بزانین ئەو کاردانەوانە چین و سەرەتا بزانین سیستەمی خوێنی پۆلۆنیا پرۆسێس چییە و ئەو کاردانەوانە چین کە لێ دەربارەی کەوتونەتەوە لە کەلارەوە زۆر بەڕێز دکتۆر دارا حەمید سەرۆکی بەشی کوردی لە زانکۆی گەرمیانمان لەگەڵ دکتۆریان سڵاو بۆ جەنابەت سپاس بۆ دەرفەتەی بەیەمت بەخشی با سەرتا بپرسم سیستەمی خوێنی پۆلۆنیا پرۆسێس چییە و ئەگەر ڕوونکردنەوەیەک و چەند زانیاریە لەبارەی و سیستەمەوە بە بینەران ببەخشی. بەڵێ ڕۆژتان باش سڵاو ڕێز بۆ جەنابەت و بۆ بینەرانی بەڕێستان. پێشەوەی باسی بۆڵۆنیا پرۆسیس بکەم حەزەکەم ڕاستکردنەوەیەک جەنابەت وەکو سەرۆکی بەشی زمانی کوردی منت ناساند من ئێستا تەنها مامۆستایەکم لەو بەشە ماوەیەکە دەستبەرداری سەرۆکایەتی بەش بووم چونکە ماوەی لێبوردنەکەین دکتۆر گیان بەڵێ ئەمە تەنها وەکو ڕاستکردنەوەی بۆ جەنابتان. من ئاساییە بۆڵۆنیا پرۆسێس پرۆسەیەکە لەسەر ئاسی جیهان لە زۆر لە وڵاتانە پێڕەوەکرێ ئێستا نزیکەی بە فەرمی لە 47 وڵاتدا پێڕەو دەکرێت بە فەرمی و لە چەند وڵاتێکجا بە شێوەیەکی نافەرمی پێڕەو ئەکرێ. ئەم پرۆسەیە لایەنی ئیجابی زۆر زۆرە تەمان وەکو مێژوو پەسەندکردنی و دواتر جێبەجێکردنی ئێستا دێمە سەری لە کاتی باسکردنە چکە لەوێ پێویستە ئاماژەی پێ بکەم بەڵام وەکو پرۆسەیەکی زۆر سەرکەوتووە بۆ ئەو شوێنەی کە توانیوێتی زەمینە سازی بۆ بکات. ئێمە وەکو کورد لەگەڵ پرۆسە یاخود سیستمە هاوردەکراوەکاندا ئەزمونێکی خراپمان هەیە. هەر بۆ نمونە ئەزمموی سوێدیمان هێنا لەبەر ئەوەی زەمینە سازیمان بۆ نەکردبوو لەبەر ئەوەی ژێرخانی پێویست نەبوو بۆ جێبەجێکردنی ئەو پرۆسەیە بینیمان پرۆسەکە شکستیێنە سەرکەوتوو نەبوو و دواتریش بە بڕیارێک هەڵوەشێنرایەوە و تەداعیاتی ئەو هەڵوەشانەوەیەوە ئەو بڕیارە ماوەیەکی تر چەند ساڵێکی تر بەردەوامە بێت چونکە ئێمە کۆمەڵی خوێندکار هەن چەند قۆناغێکیان بڕیەوە بەو سیستمە ئێستا بێ بگەڕێنەوە سەر سیستمە کۆنەکە ئەمە تەداعیاتی خراپێ بۆیە ئێمە ئەزمونێکی خراپمانەیە لەگەڵ سیستمە هاوردەکراوەکاندا. ئەمە وای کردووە مامۆستایانی زانکۆ بەترسەوە بڕوانن لەم پرۆسەیە هەرچەندە پرۆسەکە پرۆسەیەکی جیهانیە وەکوتم لە چەند ڕوویەکەوە خزمەت بە خوێندکار خزمەت بە مامۆستا خزمەت بە پرۆسەی خوێندن خزمەت بە کۆمەلگا پەیوەندی نێوان زانکۆ و کۆمەلگا پتەوەکە خوێندکار ڕاهێنێ لەسەر ئەوەی کە بتوانێت خۆی پشت بە خۆی ببەستێ بە دوای هەلی کاردا بگەڕێەوە بتوانێت دەرفەتی کار بۆ خۆی پەیدا بکە و خاڵێکی هەرە گرنگی ئەم پرۆسەیە ئەوەیە کە ڕێکخراوێکی هەیە لە ڕێکخراوێکی ناوەندی مرکزی هەیە لە وڵاتی فنلەندایە هەر زانکۆیەک ببێتە ئەندام لەو ڕێکخراوە گەلی امتیازاتی هەیە لەوانە بۆ نمونە بڕوانامەی ئەو زانکۆیە هاوتا دەبێت لەگەڵ بڕوانامەی هەموو زانکۆکانی ئەو ڕێکخراوە ئیتر لە ئەوروپا بێت لە ئەمریکا بێت لە هەر شوێنێکی تر بێت بڕوانامەکەی هاوتا بێت لەگەڵ ئەو بڕوانامەیە واتە ئەگەر زانکۆی گەرمیان ڕۆژە لە ڕۆژان ببێتە ئەندام لەو ڕێکخراوە ئەو بڕوانامەی ئەو خوێندکارێ لێرە وەری ئەگرێ هاوتایە لەگەڵ بڕوانامەی زانکۆکانی فنلەندە هاوتایە لەگەڵ بڕوانامەی هەموو ئەو زانکۆ ئەوروپی و ئەمریکانەی کە ئەندامن لەو ڕێکخراوە. ئەمە هەمووی لایەنی چاکی ئەو پرۆسەیە و لایەنێکی تری ئەم پرۆسە ئەوەیە کە زیاتر پشت بە لایەنی ئەپلای بابرێن پراکتیکی کارێکی ئەبەستێت. ئەمەیە وا ئەکا کە خوێندکار چاوکراوەتر بێت چونکە تا ئێستا سیستمی ئێمە سیستمی ئیلقایە مامۆستا ئاچێتە ژوورەوە محازەرە ئاڵێتەوە و دەرەچێتر ئەو دوای ئەکەوێتە سەر خوێندکار ئەخوێنێ ناخوێنە یانە یان زۆرجا خۆی تەنیا لە کاتی امتحانە خۆی ئامادەکات ئەو شتانە سوودمەند نابێ وەک پێویست. بەڵام لە پرۆسە لە بۆڵۆنیادا زیاتر لایەنی کارێکی لایەنی ئەپلای لایەنی پراکتیکی بایەخی پێدرێ کە بە عەمەلی خوێندکارەکە لە ناو پرۆسەکەدا بێ لە ناو ئیشی خۆیدا پسپۆری خۆیدا بێ کە لەوە سوودمەند ئەبێ. گەلێ لایەنی باشی هەیە کە هەمووی ئیجابیە و هەمووی ئەرێنیە و هەمووی لە بەرژەوەندی خوێندکارە و مامۆستاش تێیدا سوودمەندە و پرۆسەی خوێندنیش بە شێوازێکی باش تێیدا سوودمەند ئەبێ. بەڵام کێشەکە لە چیایە بۆ ئێمە لێ ئەترسین بۆ مامۆستای ئێمە لێ ئەترس بۆ گرفتەکان چین لە ڕاستیە
ئەمەوێ پێشەوەی باسی گرفتەکان بکەم ئاماژە بە یەک خاڵی زۆر گرنگ بدەم. ئەم پرۆسەیە لە کۆتایەکانی هەشتاکان لە وڵاتی ئیتالیا و پێشتریش لە ئەڵمانیا دراسە کرابوو، بەڵام لە وڵاتی ئیتالیا پێشنیاز کرا، واتە لە 1970 پێشنیاز کرا و لە هەمان ساڵە پەسەند کرا، بەڵام ئەوان لە 1998 پرۆسەکەیان جێبەجێ کرد، واتە دوای 10 ساڵ. لەم 10 ساڵە چیان کرد؟ زەمینە سازیان کرد، چونکە ئەم پرۆسەیە پێویستی بەوەیە کە تۆ زەمینە سازی تەواوی بۆ بکەی ئەگەر مەبەستی بێت سەرکەوتوو بێت. واتە لەو وڵاتەی کە پرۆسەکە تێیدا خرایە ڕوو و پەسەند کرا و دوای دراسەوانە پەسەند کرا 10 ساڵیان پێویست بوو تەنها بۆ زەمینە سازی. دەی باشە وڵاتێکی وەکو ئێمە کە ژێرخانێکی داڕووخا و کە ئەتوانم بڵێم لە لایەنی زۆر کەمی پێویستیەکانی بۆڵۆنیا پرۆسس لە زانکۆکانماندا نییە، بە تایبەتی لەو زانکۆیانەی کە تازە دامەزراون، ئەبێ پرۆسەکە چارەنووسی چی بێت؟ مامۆسایان ترسی مامۆسایان لێرەوە سەرچاواگرێت، چونکە زەمینە سازی نییە. خاڵێکی جەوهەری لەم پرۆسە بۆ نمونە تەکنەلۆژیایە و ئەشتوانین کێشەکان پۆلێن کەین، ئەتوانین کێشەکانی ئەم بۆڵۆنیایە پۆلێن کەین. بۆ نمونە کێشەی تەکنیکیمان هەیە، کێشەی یاساییمان هەیە و کێشەی زانستیشمان هەیە. لە کێشەی تەکنیکیە بڕبڕی پشتی ئەم پرۆسەیە تەکنەلۆژیا زانیاری پێشکەوتووە. ئەم تەکنەلۆژیایە لە هێڵی ئەنتەرنێت و لە ئۆنلاین و لە گروپ وەرک و ئەمانە ئەساسیاتی ئەم پرۆسەیە. بەبێ ئەمانە ئەم پرۆسەیە بەسەر ناچێت، چونکە زۆر جار مامۆسا ینی وەکو سیستمی پێشوو نییە. مامۆسا ملزم نییە بێت لە ناو هۆڵا دانیشێت و ڕوبەڕووی خوێندکار و خوێندکار ئەتوانێت ڕاستەوخۆ ئۆنلاین دەست بڵێتەوە، کاتەکە دەستیشانەکرێ، کاتی دیاریکراو دەستیشانەکرێ لە ئەنتەرنێت بەرنامە و شتەکانی بۆ ڕێک ئەخرێ، بۆ نمونە ئاگاداریانەکاتەوە، گروپەکە ئاگادارەکاتەوە ئەمڕۆ سەعات 10 من لەسەر خەت ئەبم، بێنە سەر خەت دەرسی خۆمانە خوێنین. ئەبێ هەموو خوێندکاران ئامادە کرابێتن، ئەبێ هەموو خوێندکاران خەتیان هەبێ لەو کاتەی کە دەستنیشان کراوە. بەڵام هەندێک خوێندکار هەیە کە لە داخلیان ببوورە مامۆستا، زۆربەی خوێندکارەکان کە لە داخلیان دەبینی کە زۆربیان خەتیان نیە، دوجارەمە کێشە بۆ خوێندکاران دروست ناکات، خوێندکاران گلەیان لەم سیستەمە نابێت. باڵێ خۆی منش باسی ئەوەکەم لە ڕاستیە، وەکوتم ینی خاڵێکی جەوهەری و ئەتوانین بڕێن ئەساسی لەم پرۆسە ئەم تەکنەلۆژیایە، ئەنتەرنێتە. ئێمە ئەنتەرنێتمان وەک پێویست نییە، نەبۆ خوێندکاران نەبۆ مامۆسا. ینی تەنانەت ئێستا ئەوە کاک هاوار وەستاوە بە زۆر ینی بە چەند شوێنێکمان گۆڕی تا هەر سوودی نەبوو تا دواتر برادرانی ئایتی خەتێکی تایبەتیان هێنا ئەم بەرنامەیان ڕێخست. واتە لە ناو زانکۆکاندا ئەنتەرنێت لە ئاسی پێویستدا نییە. بەڵام ئەمە کێشەی تەنها زانکۆی گەرمیان نییە، هەموو زانکۆکان بە زانکۆ هەرە کۆنەکانیشەوە ئەم کێشەیان هەیە، کەواتە کە تۆ کێشەیەکی ئاوات هەیە، پرۆسەی بۆڵۆنیا پرۆسس وەک پێویست جێبەجێ نابێت، وەک پێویست ناتوانانی سوودی لێ بێنی، سوود بگەینی بە خوێندکاران. ئەمە یەکێکە لە کێشەکان. ئێمە کێشەی زۆر هەیە لە بۆڵۆنیا پرۆسسە، نەک تەنها خوێندکار. بەڕێزەکەم تەنانەت مامۆستامان هەیە تا ئێستا وەک پێویست ناتوانێت ئەم تەکنەلۆژیایە بەکاربێنێ، هەرچەند ئەمە واقعە و عیبە نییە. ئەو مامۆستایە بۆ نمونە بۆی نەلواوە، ئەو مامۆستایە دەورەی بۆ نەکراوەتەوە، ڕانەهێنراوە، ئامادە نەکراوە بە شێوازە لە شێوازەکان پسپۆڕەکەی زۆر پێویستی بە ئەو تەکنەلۆژیای نییە، لەبەرەوە ئەبینی هەندێک لە مامۆستایانیش ئەو کێشەی بەکارهێنانی ئەم تەکنەلۆژیانەیە، کەواتە تۆ ئەبێ پێشتر زەمینە سازی بکەیت، مامۆستا ئامادە بکەیت، ڕایبێنی لەسەر بەکارهێنانی تەکنەلۆژیا، ڕایبێنی لەسەر بەکارهێنانی خودی ئەم پرۆسەیە. ئەم پرۆسە ئاماژەت بەوە کرد بەراورد بە زۆر گرانە پێویستی بە پرۆگرامی سویدی بۆ کوردستان کە پێشتر زەمینە سازیەکی وای بۆ نەکراوە، بۆیە سەرکەوتوو نەبووە و هەمیشە قوتابی و مامۆستا بە چاوی ترسەوە لەو پرۆگرام و سیستەمەیان ڕوانی بە. جەنابیش داماژت بەوە کرد کە لەو شوێنەی کە ئەم سیستەمی خوێندنە زەمینە سازی بۆ کراوە سەرکەوتوو بووە. لە کاتێکا باست لە ترسێک و وەهمێکی مامۆستاکان کرد لەبارەی ئەم سیستەمە، کاتێککە مامۆستا هێشتا ترسی لێ هەیە، وەهمی هەیە بەرامبەری و ئەترسێ لێی
زمینە سازی نەکراوە بۆچی ئەم سیستەمە هەوڵی جێبەجێکردن و تاقیکردنەوەی دەدرێت ینی پێویست نییە پێش قوتابی مامۆستاکان شارەزایانی بواری پەروەردە ئاگادار و شارەزای ئەم سیستەمە بن اینجا بخرێتە بواری جێبەجێکردن و تاقیکردنەوە. بەڵێ ئەوەی جەنابەت باسیەکەی بەشێکە لە ئامادەکاریەکان بەشێکە لە زمینە سازی بۆ ئەو پرۆسەیە چونکە بەبێ ئەوە پرۆسەکە سەرکەوتوو نابێت و مامۆستایان لە ڕاستیە ترسەکان لەوە سەرچاواگرێت چونکە دابینکردن و ئامادەکردنی ئەو پێویستیانە ئاسان نییە لە ڕۆژ و دوو ڕۆژە نابێت ئەم بڕیارە دراوە ئەمە بڕیارێکە لە وەزارەتی خوێندنی باڵاوە دراوە ئێمە متابعەمان کرد چونکە بە حکمەوەی لیژنەیەک داهێنرا لە زانکۆکان من وەکو ئەندامێک بووم لەو لیژنەیە لە لیژنەی بۆڵۆنیا چەند مانگێک ئەم پرۆسەمان خوێند و لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەی کە چوون دەورەکەیان بینی لە وڵاتی فنلەندا کۆنتاکتمان هەیە و بەردەوام پەیوەندیمان هەیە ئەم پرۆسەیە بە بڕیارێک لە وەزارەتەوە گشتاندنی بۆ کراوە و ئەبێ جێبەجێ بکرێت لە زانکۆکان بەڵام جێبەجێکردنی لە قۆناغی یەکەوەیە واتە قۆناغەکانی دووسێ بە سیستەمە کۆنەکە ئەڕۆن لە قۆناغی یەکیش ئێمە دیسانەوە هەر ترسمان هەیە چونکە زمینە سازیەکە نییە بەڵام بۆچی کراوە کە پرسیارەکەی جەنابتە ئێمە لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە زانکۆ لە وەزارەت لە قسەمان لەسەر ئەم بابەتە کردووە بەڕاستی ئەوان بە پاساوی ئەوە ئەڵێن با جێبەجێ بکەین ئەڵێ ئەگەر بێت و لە 150 پرۆسەکەش جێبەجێ بکرێت بە پێی بوونی پێویستیەکان مقاوماتی پرۆسەکە ئەگەر بەو شێوەش جێبەجێ بکرێت هەر باشترە لە سیستمە کۆنەکە چونکە سیستمە کۆنەکە بەڕاستی بە پێی بۆچوونی ئەو بەڕێزانە لایەنی پەیوەندیدار لە بڕیاردان لەسەر جێبەجێکردنی ئەم پرۆسەیە سیستمە کۆنەکە چیتر ناتوانێت بەردەوام بێت چونکە تا ڕادەیە کۆن بووە ئەتوانێت بڵێن بەشێکی زۆری سواوە بەکار نایە لەگەڵ ئەم سەردەمی تەکنەلۆژیا و سەردەمی ئەم زانستە پێشکەوتووە بۆیە ئەڵێن ئەگەر لە 150 جێبەجێ بکەین ئەوە بۆ ئێمە باشترە لەو سیستمە کە ئێستا پێڕەو ئەکرێ هەرچەند بۆ خۆم تێبینیم هەیە لەسەر ئەم خاڵە چونکە لە 150 یاخۆ بوو بوورە مامۆستا لەم سیستەمەیە کێ سوودمەند دەبێت زیاتر ئایا خوێندکار سوودمەند دەبێت یاخود حکوومەت یان مامۆستا ئەم سیستمە ئەگەر جێبەجێ بکرێ و بە پێویستیەکانەوە هەموو لایە سوودمەندە مامۆستا سوودمەند دەبێ خوێندکار بە دەرەجەیەک سوودمەند ئەبێ و کۆمەلگاش سوودمەند ئەبێ چونکە لە ئەنجامە زانکۆ خەڵکانێک ئەنێرێتە دەرەوە خەڵکانێک ئەنێرێ بۆ ناو کۆمەلگا کە ئامادە کراون کە سوود بە کۆمەلگا ئەگەێنن کە پرۆژەیان ئەبێ کە کاریان ئەبێ خۆیان نەتوانن هەلی کار بڕەخسێنن بەڵام دیسانەوە ئەگەڕێمە سەر ئەوەی کە پێویستە بە پێویستیەکانەوە جێبەجێ بکرێت یاخود هیچ نەبێت لانی کەمی پێویستیەکان جێبەجێ بکرێت کە بۆ نمونە خۆی لە بوونی ئەنتەرنێتێکی بەهێزی باشی ناو زانکۆکان و ڕاهێنانی مامۆستا و ئامادەکردنی خوێندکار کە ئەوان لە ساڵی یەکەمی خوێندنایە چونکە سیستمەکە خوێندنەکەی جیاوازە لە خوێندنی سیستمی ئێستا سمستەرە 8 سمستەرە خوێنە خوێندکار 2 سمستەری ئامادەکردن فاوندیشنە پێوتری ئامادەکردنی خوێندکار و ئەو بابەتانی لەوێ خوێندێت بۆ نمونە بابەتی کۆمپیوتەر و ئەنگلیزی و هەندێک بابەتی کوردناسی و بابەتی دەروونناسی بە گوێرەی کۆلێژەکانەوەوانە ئەم شتانە خوێندێ ئامادە ئەکرێ بۆ ئەوەی لە قۆناغەکانی دووسێتر تەنها بابەتە زانستیەکان بخوێندێ هەموو سوودمەند ئەبن ئەگەر بێت و بە زمینە سازیەوە جێبەجێ بکرێت بەڵام ئەگەر بە زمینە سازیەوە جێبەجێ نەکرێ ئەوە بە دڵنیایەوە زەرمەندی یەکەم زۆر باشە دواتر کاتێکە شکست ئەبێ وەکو ئەوەی کە جەنابەت دەفەرمووی هەم قوتابی هەم مامۆستا هەم حکومەت هەم کۆمەلگا سوودمەندی ئەم سیستەم و جۆری خوێندنن کەواتە کاردانەوەکان چین یا ئەوانەکێن کە کاردانەوەیان هەیە بەرامبەر ئەم سیستەمە و بە جۆر لە جۆرەکان دەترسن لە جێبەجێکردنی ئەم سیستەمە لە هەرێمی کوردستان من ئاماژەم بەوە کرد کە هەموو لایەک سوودمەند ئەبێ ئەگەر هاتوو زمینە سازی تەواو کرابوو واتە کێشە تەکنیکیەکان
کێشە یاسایەکان کێشە زانستیەکان هەموو شتێک چارەسەر کرا ئەوجا بە دڵنیاییەوە پرۆسەیەکی جیهانیە هەموو لایەک لێ سوودمەند دەبێ هەر لە خوێندکار بە دەرەجە یەک چووکە لەم سیستمەدا خوێندکار سنتەرە هەموو ئەرکەکان لەسەر خوێندکارە هەموو فۆکسەکە لەسەر خوێندکارە هەموو چاوەکان لەسەر خوێندکارە ئەرکەکان خوێندکار جێبەجێیەکات مامۆستا دەوری ڕێنماییکار ئەبینێ تەنها ڕێپشاندەرە بۆیە ئەگەر بێت و بە دابینکردنی پێویستیە یاسایەکان پێویستیە زانستیەکان پێویستیە تەکنیکیەکانەوە بچینە ناو ئەم پرۆسە یان هەر زانکۆیەک بچێتە ناو ئەو پرۆسە بە دڵنیاییەوە هەموو لایەک بە کۆمەڵگایشەوە واتە لە دەرەوەی زانکۆش سوودمەند ئەبن بەڵام کاتێک کە مامۆستا ئەترسێ کاتێک کە مامۆستا کاردانەوەی هەیە کاردانەوەکان لەوە سەر چاواگرن کە مامۆستا بە چاوی خۆی ئەبینێ پێویستیەکان دابین نەکراوە و یاساکان تەنانەت ئەمە پێویستی بە یاسایە لە هەندێک شوێنە پێویستی بە دەرکردنی یاسا هەیە پێویستی بە بودجەی تایبەتە پێویستی بە هەمواری یاسا هەیە لە هەندێک لە بەرگەکانە تا ئەمانە نەکرێ بە دڵنیاییەوە پرۆسەکە سەرکەوتوو نابێ و ئەمە هۆکاری ئەوەیە کە بەشێک لە مامۆستایان ترسیان هەیە کاردانەوەیان هەیە و تەنانەت بەشێک لە خوێندکارانیش دیسانەوە ئەو ترسیان لەلا هەیە کە چارەنووسی وەکو چارەنووسی سیستمی سویدی بێت زۆر باشە دکتۆرگیان جەنابتان لە کۆی قسەکانتە و لە کۆی بۆچوون و وەڵامەکانتە گەشتبینیەکی زۆرت پێوە دیارە بۆ جێبەجێکردنی ئەم سیستەمە لە ئەگەری سەرنەکەوتن و وەکو ئەڵێ ناسەرکەوتووی ئەم سیستەمە ئێوە چ گرنگتیەکە دەن بە قوتابیان و لە ئەگەری سەرنەکەوتنیشە چ چارەسەرێکتان هەیە بۆ قوتابیان کە لە ئێستەوە گرنگتی و بەڵێن و مژدەیەکی خۆش لە سەرکەوتووی ئەم سیستەمە بە قوتابیان و ئەوانە بدەن کە دەچنە نێو ئەم سیستەمەوە بەڕاستیە من گەشتبینیەکە نازانم جەنابەت چۆن لە چییە مەسەڵەن بینیت لە گەشتبینیەکەی من مەسەلەی گەشتبینی نییە یاخود ڕەشبینی نییە یان لایەنی ئەوە نییە ئەمە چی ئەرێنیە و چی ئەرێنیە من قسەکانم زۆر ڕوونە زۆر وازەحە ئاماژەم بەوە کردووە ئەگەر بێت و ئەم پرۆسە بە زەمینە سازیەوە و نمونەشم هێنایە وتم لە وڵاتی خۆیان لە وڵاتی کە بۆ یەکەم جا پەسەند کرا 10 ساڵ زەمینە سازیان کرد 10 ساڵی تاوا زەمینە سازیان کرد دوای پرۆسەکەیان جێبەجێ کرد بۆیە ئەگەر لای ئێمەش ئەم پرۆسەیە پێویستیەکانی جێبەجێ بکرێت پێویستە تەکنیکیەکانی دووبارەیەکەمەوە پێویستە تەکنیکیەکانی جێبەجێ بکرێت پێویستە زانستیەکانی پێویستە یاسایەکانی پێویستە دارایەکانی جێبەجێ بکرێت بەڵێ ئەتوانرێت خزمەتی پێ بکرێت بە پێچەوانەی ئەوە نەخێر بە دڵنیاییەوە چارەنووسی سیستمی سویدی دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دارە حەمید مامۆستا لە زانکۆی گەرمیان سپاس بۆ تەواوی زانیاریەکانت سپاس کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە کەلارەوە لەگەڵمان دووبارە زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز پامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادەکردین لەسەرکردنەوەی پێشانگایەکی کتێب لەو ناوچەیە فەرموون با پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە بین. خانەی چاپ و پەخشی ڕێنما بە بەشداری دەستگاکانی ئاوێر و گۆڵدن بوک پێشەنگایەکی کتێبی بۆ زیاتر لە 1000 ناونیشانی جۆراوجۆر و لە بوارەکانی ئاینی پەروەردەی مێژووی سیاسی فەلسەفی و گەشەپێدانی مرۆیی کردەوە. ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسانیشکردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە بە گرنگ دەزانن و با هۆکارێکی یاشبوونەوەی خوێنەر و کتێبیشی دەزانن و ئاماژە بەوەش دەکەن پێویستە لە ساڵێکدا چەند جارێکم جۆرە پێشەنگایانە بکرێنەوە بوارەکانی دیکەش لەخۆ بگرێت. تاوان هیچ شتێک جێی کتێب ناگرێتەوە کتێب بە چەشنێکە هەتا هەر گۆڕانکارێک ڕوو بدات چ لە تەکنۆلۆژیا چ لە خوێندنەوەی ئینسان بڕام وانە کە هیچ شتێک جێ کتێب بگرێتەوە ئەم جۆرە چالاکیانەش گرنگن و بەش خۆی خوێنەر هێشتا هەرماوە بە تایبەتی لە چەمچەماڵە کە دۆخی خوێنەوە تا ئاستێکی زۆر باشە من ئاگام لێیە خەڵکێکی باش ئەخوێنێتەوە و کتێبێکی باش لە پێشەنگاکانە ڕۆشتووە و بڕوام وایە ئەم جۆرە چالاکیانە بوونی زۆر گرنگە بە تایبەتی لە ئێستا نەکردنەوەی پێشەنگای کتێب بە بەدیلەکەی شتانەیە کە لە کۆمەلگا هەیە کەیفە گەنجان زۆر پێوی خەرکردنی بە نمونە یاری پۆبجی و مۆبجی
ئەمانە زۆر کاریگەریی خراپی لەسەر تاکانی کۆمەلگا بۆ ئەوەی کۆمەلگا جارێکی کە گەنجەکانی کۆمەلگا تاکانی کۆمەلگا بە کۆمەلگا و بە کتێب و بە خوێنەر و بەشتی ئەم شتانە ئاژنەوە پێویستام ئەم جۆرە پێشەکانە زوو بکرێتەوە و داشکانێکی لەمە زیاترشی بۆ بکرێت باشتر بوو ئەوەی کەسەکان ئەم شتانە خۆشەویست بێ لای خوێنەری ئەنە بەڕاستی کتێبی جوان شتیان پێشانگای هیوادارم دەست بەردەوام و دەستیان خۆش بن و خەت دوان نەکەون و هەموو مانگێک و هەموو سەر وەرزێنێک ئەمان بۆ بکەنەوە زۆر چاک. بڕیارە پێشەنگاکە ماوەی هەفتەیەک بەردەوام بێت و ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانی تاکو و 6 ئێوارە بەڕووی خوێنەراندا کراوە دەبێت. سەرپەرشتیاری پێشەنگاکەش باس لەوە دەکات ئامانجیان لاکردنەوەی پێشەنگاکەیان بەرزکردنەوەی یاستی ڕۆشنبیری خوێنەران و ئاشکردنەوەی خوێنەر و کتێبە کە لە ئێستادا تا ڕادەیەک چین و توێژە جیاوازەکان بە هۆکاری جۆرا و جۆر لە خوێندنەوە دوورکەوتونەتەوە. دیارە مەبەست لە کردنەوەی پێشانگای کتێب بەڕاستی ئاشناکردنی کۆمەلگە و تاکەکانی کۆمەلگە بە کتێب بە وشە بە مەعریفە دوورکەوتنەوە لە هەندێ شتی نەشیها و شتی نەگونجاو بۆ کۆمەلگەکەمان بۆیە مامەڵەکردن لەگەڵ کتێبە مامەڵەکردنە لەگەڵ ژیانێکی ڕوحی مەعریفی باڵایە و ئاشناکردنی ئینسانە بەڕێگە ئەگەر کتێبێک لەسەر لایەن و ڕێگە خراپەکانی ژنووسرا بێ بەڵام دوو لە کۆتاییە هەر سوودی هەیە بە سوودە ئینسان و شارەکات و تاگۆ شارەکاتەوە کۆمەڵگۆ شارەکاتەوە لەبەرەوە مەبەستمانە بە فیعلی مەبەستمانە بە جددی مەبەستمانە کە ئێمە کۆمەڵگەکەمان ئاشنا بێ بە کتێب بە وشە بە ڕستا بە لاپەڕا بە ناونیشانی جۆر بە جۆر و جیاواز. ساڵانە و لەسەر ئاستی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان چەندین پێشەنگای گەورەی کتێب لەلایەن خانەکانی چاپ و دەستگا جۆرە و جۆرەکان دەکرێنەوە بە وتەی خوێنەرانیش بێت پێشەنگاکانی کتێب کاریگەری گەورەیان دەبێت لەسەر هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگە و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیریان. پێشەنگای کتێب لە هەر کات و ساتێکدا بێ گرنگی تایبەت بەخۆی هەیە بەڵام لە ئێسادا بەهۆی پێشکەوتنی لە ڕادەبەدەری تەکنەلۆژیا و سەرقاڵی مرۆڤەکان بە تەکنەلۆژیاوە پێشەنگاکانی کتێب گرنگی زیاتریان هەیە بەو پێی دەبنە هۆکارێک بۆ ئاشبوونەوەی خوێنەر و کتێب. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ. دووبارە سڵاتان لێبێ عزیزان خۆشەویستانم قەدەغەکردنی فرۆشتنی چپز لە قوتابخانەکان و حانوتی قوتابخانەکاندا لە پێناو سەلامەتی و تەندروستی نەوە و منداڵەکانمان تەوەری سێمی بەرنامەکەمانە بێ کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بڕیارێ بۆ قەدەغەکردنی چپز دراوە لە حانوتی قوتابخانەکاندا کە شارەزایانی بواری تەندروستی بەر لەم قەدەغەکردنەش هۆشیاری ئەوەیان داوەتە دایک و باوکە منداڵەکانیان دوور بکەونەوە لە چپس بە تایبەت چپسی پەتاتەش لە نێو هەمویاندا بەهۆی ئەو کاریگەری خراپەی هەم لە زۆری خوێ و چەوری و بەشێکی تر لە مادە زیان بەخشەکان کە سەرنجام منداڵ تووشی قەبزی و قۆڵۆن و نەخۆشیەکانی هەنابی و ڕیخۆڵە دەکات. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بڕیارە و کاریگەریەکانی و ئایا زۆر شتی تر پێوەست بم بڕیارە میوانداری زۆر بەڕێز ئەکرەم حەماغا بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی هەڵەبجەی شەهیدمان کردووە کە لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. کاگەکرم ئەم کاتت باش سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی با لەو پرسیارە و دەست پێ بکەم کاریگەری قەدەغەکردنی فرۆشتنی چپس لە حانوتی قوتابخانەکان چییە و چ کاریگەریەکی هەیە؟ ئایا کاریگەریەکی ئیجابی و باشە یا سلبیە؟ بەیانی ئێوە باش بۆ ئەو بابەتە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەڵێن بۆ 4 ساڵ ئەچێت ئێمە جپسمان لە فرۆشگاکان بە گشتی مەمنوع کردووە لەسەر بڕیاری وەزارەتمان و ئەم ساڵ تونند و تۆڵتر لە ساڵانمان ڕێگری تەواوەکەین لە گشت ئەو جێگایانەدا بۆیە هەر دوێنێت تقریبان 1420 دانە جپس ئیراوە قوربە. کامانەن جۆری ئەو چپزانەی کە مەمنوع کراوە و ڕێن پێنادرێت هەم بفرۆشە مەعامەلەی پێوە بکرێ.
ئەو نووسراوەی کە بۆ ئێمە هاتووە ئاماژە بەوە ئەکات کە جپس بە هەموو جۆرەکانیەوە جیاوازی نییە. کاگەکرم ئێمە بەردەوام لە مارکێتەکانی نەک هەڵەبجە تەواوی کوردستان چپس ئامادەیەکی بەردەوامی هەیە نەک جۆرێکیشی دەیان جۆر ینی جەنابەت ئاماژە بەوەکەی کە 4 ساڵە بڕیاری مەمنوعکردن و قەدەغەکردنی دراوە ئەم بڕیارە ئایا چۆتە بواری جێبەجێکردنەوە پێم وانە هیچ مارکێتێکی کوردستان خاڵی بێ هەم لە جگەرە هەم لە چپس واتە ئەم دوو مادەیە ئامادەیی وجودێکی بەردەوامیان هەیە لە تەواوی مارکێت و فرۆشگاکانی کوردستانە. هەڕێزم طبعاً ئێمە من ئاماژەم بەوەدا ئێمە لە فرۆشگای قوتابخانەکان ئەڵێن بە شێوەیەکی گشتی بەپێی بڕیاری وەزارەتی تەندروستی ئێمە جپس لە گشت فرۆشگاکانی قوتابخانەکاندا. بەڵام سەرنجام ئەوەی کە چپس ئەکرێ لە فرۆشگا و مارکێت و دوکانە لاکۆڵانەکانە منداڵەکانمان کە تا تقریبان بڵێ 10 ساڵیش هیچ کاتێ ڕووی نەداوە من یا جەنابەت یا کەسێکی گەورە و ژنێک پیاوێک پیرێک جپس بکڕێ بەڵام جیاوازی چیە کاتێکە لە حانوتەکان منداڵەکە ڕۆژانەکەی هەڵەگرێ و لە کۆڵانەکەی هەر تەنیش قوتابخانەکەیە لە کۆڵانەکەی تەنیشمان خۆیانە چپسەکە بەکارەهێنێتەوە ئایا ئەمە وە کۆڵێبانێک و سەد هەوا تا چەند ئەمە شتێکی دروستە کە تۆ لە قوتابخانە مەمنوعەکەی لە دەرەوە دەستیەکەوێتەوە. بەڵێ طبعاً ئەم بابەتە بابەتێکی هەستیارە پەیوەندی ڕاستە و خۆی بە ژیانی ئێمەوە هەیە بۆیە کاتێکە کە ئایکان من داڵەکانیان ئەدێنێ بەر خوێندن بۆ ئەوەی کە داهاتوویەکی باشیان هەبێ و پێویستە لە ناوەندەکانی خوێندندا ئەو منداڵە بە شێوازێکی هەندروست بە شێوازێکی باش هەروەردەکرێت بۆیە پێویستە باشترین خواردن باشترین جۆری چۆن ئەڵێ هەرۆتین باشترین جۆری خواردنەوە پێشکەش کرێت بەڵام ئەوەی کە تێبینی ئەکرێت جپس هیچ خۆراکێکی تیانە کە بتوانێت تەرکیزی ئەو خوێندکارە هێز بکات. زۆر باشە. جەنابتان وەکو بەڕێوبەری خۆپاراستنی پێمان خۆشە بوومکردنەوەیەک لەبارەی زیان و کاریگەری خراپەکانی چپس بکەیت بۆ سەر تەندروستی منداڵ و بۆ سەر زاکیرەی منداڵ بۆ سەر مێشکی منداڵ بۆ ئەوەی دایک و باوک کە ئێستا بینەری بەرنمەکەی ئێمەیە بە خۆشحاڵیەوە ڕۆژانە 1000 دینار 2000 نەداتە منداڵەکەی و بزانێت کە چپس چه خراپی و کاریگەریەکی خراپیە بۆ منداڵەکەی تا لێ دوورکەوێتەوە کامانە ئەو کاریگەری و زیانە خراپانەی کە لە خواردنەکەدا هەن. طبعاً من حەزەکەم سەرەتا بڵێم هیچ کاریگەریکی باشی نییە و کاریگەری خراپ کە تایەتی ڕێژەیەکی زۆر خوێتیایە ڕێژەیەکی زۆر چەوریتیایە بەگشتی ئەبێتە هۆی لاوازبوونی جەستەی ئەو منداڵە و چۆن ئەڵێ تەرکیز زیاتر ناکات ئەو منداڵە کە دێتە ناو ئەو جێگایەوە بە برسێتی ئەگەڕێتەوە ینی هیچ کامانن ئەو خواردنانەی تر کە لە حانوتی قوتابخانەکاندا قەدەغە کراون ئەوە گەزانین خواردنەوە غازیەکان وەکو ساردی و بیپسی قوت و ئەوانە لەگەڵ ئەوەی کە ڕێژەیەکی زۆر شەکریانتیایە بۆ ئێسکی ئینسان و بۆ تەواوی جەستەی ئینسان کاریگەریەکی زۆر خراپیە ئایا خواردنەوە غازیەکان و ساردی و بیپسی ئەمانە هیچ وەکۆڵێ ئەو یاسای ئەیانگرێتەوە یان تا چەند ئێوە لە هەوڵێوەدان کە بڕیارێ بۆ قەدەغەکردنی ئەوانەش دەبدەن لە سنووری بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی پارێزگای هەڵەبجە. بەڵێ بە تاکید خواردنەوە غازیەکان بە شێوازێکی گشتی و حتا ئەم ساڵ شەربەتی چۆن ئەڵێ ئەو هەربەتانەی کە پێچراون کە ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە زۆرینەی شەکر و ڕەنگە مادە خۆراکیەکەی بە ڕێژەیەکی کەمترتیایە و هەشتێکی پێچراوە ئەوەی کە پێڵێن مەساسە
و هەرەساتەکان خواردنەوە غازیەکان ئەوانە هەمووی ئەم ساڵ ڕێگە پێ نەدراوە و من ئاماژە بە یەک ئابەتەکەم تەبعاً ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتیمان لەگەڵ لیژنە هاوبەشەکانمان 5 تیممان هەیە تایبەتە ئەم هیمانە ئێمە بەردەوام بەبێ وچان 24 کاتژمێری ئێمە هەر جێگایەک هەبێت کە ئەم بابەتانی تیابێت ڕێگری تەواوی لێ ئەکەین. زۆر باشە. ئەو جەنابەت ئاماژە بەوەکەی هەر فرۆشگای هەر مارکێتیان حانوتێک مەبەستمەوەی ناو قوتابخانە لەک مارکێتی دەرەوە ئەوەی تێدا بفرۆشی ڕێگریەکەن لە ئەگەری دووبارە بوونەوە و معاملە و فرۆشتن بە جبزی هەموو جۆرەکانەوە ئێوە چ ڕێکارێکی یاساییەگرنە بەر دژی ئەو کەسەی کە لە پێناو گیرفان پڕی خۆی لە پێناو دەرامەتێکی زیاتری خۆی چپس کە مادەیەکی زیان بەخشە بۆ تەندروستی منداڵەکانمان دەیفرۆشێ بە قوتابیان لە هۆڵەکان و لە مەیدانەکانی قوتابخانەکاندا. بەڵێ ئێمە تەبعاً 4 یاسامان هەیە، ئاگادارکردنەوەمان هەیە، دەست بە سەرداگرتن و هەرامەکردنمان هەیە، داخستنمان هەیە و دواتر سەحبیمان هەیە کە ئەو کەسە بۆی نییە لەو ناوەندەدا بە هیچ شێوازێک و ئەم ساڵ ئێمە چاپۆشی لە هیچ هەستێک ناکەین چکە تەندروستی هاوڵاتیان ئەرکی چۆن ئەڵێ پاراستنی هاوڵاتیان ئەرکی ئێمەیە، چاپۆشی لە هیچ کەسێک ناکەین. من لێرەواڵێم هاوڵاتیان و دایکان و باوکان دڵنیاکەینەوە کە ئێمە پارێزەری هەندروستیانە بین و جێگای خۆیەتی ئێمە سوپاسی هەرپرسانی ئەم شارە بکەین بە تایبەت بەڕێوەبەری گشتیمان و بەڕێز هایمەقام هەمیشە پشتیوانی تەواومان بوون، هێزەکانی ناوخۆ هەمیشە هاوکارێکی هەواومانن. زۆر باشە. بەردەوام لە دەرەوەی سنووری قوتابخانەکان واتە لە نزیکی حرەمی قوتابخانەکانە کۆمەڵێ دەستگێڕ و عەرەبانە هەن خواردنە سەردانە پۆشراوەکانی وەکو شیرینی، پاقلە، نازانم نۆکاو یان بۆمنە ئەو وردەواڵە مەساسە و نوقڵ و بنێشت و شتانە فرۆشن. ئایا بەڕێبەراتی خۆپاراستنی هەڵەبجە لە پێناو سەلامەتی گیانی قوتابیان کە یا بەو بەبەردەم ئەو دەستگێڕانە ئەچنە هۆڵەکانی خوێندن یا بەبەردەم ئەوانە دەگەڕێنەوە؟ ئایا ئێوە هیچ یاسا و ڕێکارێکی یاساییتان هەیە بۆ ڕێگریکردن لەو شتە زیان بەخشانەی کە ئەگەر لە حانوتەکە قەدەغە بوو بێ عەرەبانەکانەی فرۆشتنەوە؟ ئایا ئێوە هیچ ڕێگریەکتان هەیە یان هیچ ڕێکارێکی یاساییتان گرتوۆتە بەر؟ ئەڵێ بە تاکید ئەمە خۆی دوو بەشە، بەشێکیان هەیە لە دەرەوەی هەرێزگاوەیەن، بەشێکیشان لە ناوخۆن. ئەوانەی کە لە دەرەوەیەن ئێمە ئێستا لە ڕێی بازگەکانمانەوە 3 بازگەمان هەیە، هاوکارێکی تەواومان بوون و گرتن و هەرامەکردن و درایان دادگەیان شاهدی ئەوانەی کە لە ناوخۆیان ئێمە تەبعاً دەستگێڕ عەرەبانە ئەمانە شێوازێکی جیهانیان هەیە، ئێمە ناتوانین بە چۆن ئەڵێ بە شێوازێکی تەواو لایەن ببین، بەڵام ئەتوانین بتوانین چۆن ئەڵێ پابەندیان کەی کە پابەندی یاسا بن، چۆن ئەڵێ کارتی سەحە خاوێنی ئەو هەسە خاوێنی ئەو خۆراکەی کە پێشکەشی ئەکات و ئێمە عەفوو تیمەکانمان بەردەوام هەر جێگایەک خواردەمەنی تیا ئامادە بکرێت و هەر جێگای خواردەمەنی تا پێشکەش بکرێت ئێمە سەرپەرشتیت هەواویەکەین. لەبارەی حانوتی قوتابخانەکانەوە زیاتر قسە بکەم. خواردنی لەفەی مریشکە قیمەیە جگەرە فەلافلەوانە کە بڕێکی زۆر لە کالۆری و چەوری ناتێریان تێدایە و دەبنە هۆی زیادبوونی کێشی بەکارهێنەرەکەی لەگەڵ ئەو نەخۆشیە هەناویانەی کە ئێمە ڕۆژانە بەدەستیەوە دەناوە هەر لە ئازاری گەدە و قورحەی مەعیدە و قۆڵۆن و قەبزی و ڕیخۆڵە و ئەو شتانە. بەڕێوەبەراتی خۆپاراستنی هەڵەبجە لە پێناو زیاتر پاراستنی تەندروستی قوتابیان و نەوەکانمان چ ڕێیەکی گرتوۆتە بەر؟ ئایا فرۆشتنی لەفە لە
حانوتی قوتابخانەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی پەروەردەی پارێزگای ڕەجە کە ئێوە سەرپەرشتیانەکەن یا چاودێری تەندروستیان ئەیکەن بۆیان چ ڕێکارێکتان هەیە و چه ڕێگریەکتان گرتۆ دەبەر؟ طبعا ئەو بڕیارەی کە هاتووە سێ جۆر لەفە ڕێگا پێ دراوە باقیاتی نەخێر. یەکەم هەلافل، دوو قاورمە، سێ لەفەی مریشکی کوڵاو. لەمە زیاتر هیچ جۆرە لەفەیەک هیچ جۆرە گۆشتێک ڕێگا پێ نەدراوە. زۆر باشە. کۆتا پرسیارم دەچمەوە لای چپس بە هەموو جۆرەکانیەوە کاتێکە ئێوەکو بەڕێبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە بەرپرسی تەندروستی و سەلامەتی تاک بە تاکی ئەو سنوور و پارێزگا و بەڕێوەبەرایەتیان. جاران لیژنەکانی قایمقامێت کاتێک گەڕان بە دوای تەقەمەنی منداڵانە هەر لە TNT و نازانم ئاگرە تەنورە و زۆر شتی دیکە لەبەر بچووکی و ئاسانی هەڵگرتن و شاردنەوەیان لەلایەن دوکاندارەکانەوە کەمتر دەستیان بە وەکۆڵێ هەڵگرتنەوە و سووتاندن و لە ناوبردننی ئەو جۆرە لە TNT و یاریە تەقەمەنیانە هەبوو کە مناڵ بەکارێنە. بەڵام جپسی پەتاتە و جپسەکانی تر بە جۆرێ لە جۆرەکان قەبارەیەکیان هەیە و توانای ڕاگرتن و شاردنەوە و لە پێشچاو خستنی لیژنەکان کەمترە لەلایەن دوکاندارەکانەوە. بۆچی ئێوە لە پێناو سەلامەتی تاکەکانی هەڵەبجە و سنووری پارێزگای هەڵەبجە بڕیارێکی گشتی دەرناکەن کە ئێوە جەنابەت بەڕێوەبەری پاراستنی تەندروستی هەڵەبجەی تەواوی مارکێت و فرۆشگاکانی ناو پارێزگاکە و دەوروبەری با فرۆشتنی جپس بە هەموو شێوەیە قەدەغە بکرێت کاتێک کە ئەو هەموو زیان و کاریگەری خراپەی هەیە. طبعا ئێمە هەموو لایەک ئەزانن کە بڕیارەکان لای سەرەوە شۆڕ بێتەوە. ئەو بڕیارە خودی جەنابی وەزیر ئەتوانێت بڕیاری ئەوە بدات و پێویستە منیش ئێمەش لێرەوە و هەموو لایەکیش ئەزانین کە جبس ئەو مادە خۆراکی کە پێویستە بۆ لەشی مرۆڤ تیایدا نییە. یعنی چۆن ئەڵێ هیچ سوودێکی نییە بگرە زیانیشی زیاترە. بۆیە من بەندە ئێستا سەرۆکی لیژنە هاوبەشەکانم و ئێمە راپۆرتی خۆمان ئامادەەکەین و لەسەر چەند تەوەرێکی هێرنگتریش ئێمە راپۆرتی خۆمان داوەتە بەڕێز ئاواکاری هشتی پشت بەخوای گەورە بۆ ئەم بابەتەش ئێمە ئەم ساڵ هەوڵی تەواوی خۆمانە. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ئەکرەم حەماقا بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە کە لە شاری هەڵەبجەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تەواوی ڕێنمایی و ڕوونکردنەوەکان بۆ ئومێدیەوەی هەر دایک و باوکێک لە ئەستخۆیەوە هەست بۆ بەرپرسیارەتی بکە لە پێناو پاراستنی تەندروستی منداڵەکەی و زاکیرە و مێشکی بتوانێت منداڵەکەی لەو خواردنە پیسە دوور بخاتەوە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست کۆتا بەڕگەی پرۆگرامەکەمانێکێکە لە سرودە بەناوبانگەکانی هونەری ئیسلامی کە ژێرنووسی کوردی بۆ زیاد کراوە. سرودی حیاتی کولی هالیلا کایەکێکە لە سرودە بەناوبانگەکانی هونەری ئیسلامی زمانی کوردیشی بۆ ژێرنووسەکەی زیاد کراوە. ڕاستگۆ قاسم ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە دیجیتال میدیای پەیامی ڕاگەیاند عەبدولسەلام حەوا خاوەنی سرودی حیاتی کولی هالیلا پەیوەندی پێوە کردو و پێوتووە دەیەوێت زمانی کوردیش بۆ ناو ژێرنووسەکانی سرودەکەی زیاد بکات. هەر بۆیە داوای لا ناوبراو کردووە کە تێکستی سرودەکەی بۆ وەرگێڕێت. ڕاستگۆ باسی لەوە کرد کە ڕاستەوخۆ پاش داواکاریەکەی عەبدولسەلام حەوا ئەویش دەستی کردووە باوەرگێڕانی تێکستەکە و نیشانی چەندین کەسی شارەزای زمانی عەرەبی و وەرگێڕی بەتوانای داوە تا وەرگێڕانێکی ڕاست و دروست بۆ سرودەکە بکەن. سەرنجام پاش تەواوبوونی وەرگێڕانەکەی بۆ ئەو هونەرمەندە ئیسلامیە ناردووە. لە ئێستادا لاپەڕەی فەرمی عەبدولسەلام حەوا کلیپەکە بە ژێرنووسی زمانی کوردیش بەردەستە. ڕاستگۆ قاسم وتیشی هەست با خۆشحاڵێکی زۆر دەکات کە ئەوەرکەی بە ئەنجام گەیاندووە و پێی وایە ئەرکی سەرشانی بەرامبەر بە ئاینەکەی و نیشتیمانەکەشی بەدی هێناوە کە هەم توانیوێتی سرودێکی مانادار و بەناوبانگی وەک سرودی حیاتی کولی هالیلا با ژێرنووسی کوردیش بڵاو ببێتەوە. هەروەها زمانی کوردی لا ڕیزی زمانە بەربڵاوەکانی جیهان لە لیستی ژێرنووسەکاندا دانراوە. فەرموو با پێکەوە بینەری سرودی حیاتی کولی هالیلا بوین با ژێرنووسی کوردی.
حياتي كلها لله فلا مولى لنا إلا أحب الله جل علا ومن حبي له أخشى حياتي كلها لله أصون النفس أحميها بنور الله أهديها بحب الله أسقيها لتفرح عندما تلقى حياتي كلها لله حياتي كلها لله فلا مولى لنا إلا أحب الله جل علاه ومن حبي له أخشى حياتي كلها لله يقيني بين جنبي وأسعى بالهدى سعيا كفاني أنني أحيا وأمضي في سبيل الله حياتي كلها لله حياتي كلها لله بەڵێ ئازام خۆشەویستان خی گەورەمان لێ بکات سەرلەبەری ژیانمان بۆ خۆی بێ و هەمیشە بەو پێ بژین یا بەو جۆرە بژین کە خوا ڕەزامەندی لەسەرە و خی گەورە بۆی بڕیارداوین تا بە سەربەرزی و ڕووسوریەوە بگەڕێنەوە بۆ لای خوا و بە خزمەتی پێغەمبەر و تەواوی ساڵحان و شەیدان و پیاوچاکانی ئەمەتە بگەین بەڕێزان و ئازان و خۆشەویستانم بەم شێوەیە لەگەڵ هاوکارم شەیدا پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتاگەیان ومێ دەکەین جێ ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست و بێت تا بەیەگەیشتنەوەی کتر بەخوای گەورە مێهرەبانتان دەسپێرین خواتان دەگەن.